رسول رؤوف اندام جواتا سرکرداتی حزب سوسیال دموکرات کردستانه با که راست خودش کرکوک دیال مدام بحث کین برای رسول گلک سپاس کن دیال مدانه مترسی تایبتیجی گریدای خالا پرسیار کردن نتوا و مذهب تایبتیجی بوی کردان و تایبتی کرکوک حتی چرا دست زدنه و ریا چاره چیه چونکی نه روز پیشیا منه یک عالی بوا کودی سرجمری بیت انجام دان ئەم کاتت باش ئەم کاتەی بینێرانی خۆشەویست باش دیارە ئەوەی کە ئێمە ئەیبینین سەرژمێری یەکێکە لەو بڵێ ڕێکارانی کە هەموو وڵاتێک ئەیگرێتە بەر لە 10 ساڵ جارێکە ئەم بڵێ سەرژمێریانە ئەم ئەحسایە بە شێوەیەکی گشتی هەموو بوارەکان دەگرێتەوە بواری توانین بڵین ئیداری بواری مادی بواری ڕێژەی دانیشتوان تا حکوومەت بتوانێت پلان لەسەر ئەو سەرژمێریە دابنێت کە ئەو ئاراستانی کە هەیەی ئەو دابەشبوونی جوگرافیایی کە هەیەی ڕێژەی دانیشتوان چۆن دابەشبووە بەسەر ئەم جوگرافیایە لایەنی مادی ئەم بڵێ ڕێژەی دانیشتوانە چۆنە بەڵام بەنسبەت ئێستای عێراق و بەتایبەتتر کەرکووک و ناوچە جێناکۆکەکان بەڕاستی ئەم سەرژمێریە جێی پرسیار و جێی گومانە خاڵی یەکەم ئەوەیە ئێمە لە 2003ەوە کە ڕژێمی سەدام نەماوە ئەم سەرژمێریە ئێمە دەبوو هەنگاوی بۆ بنرایە بکرایە بەتایبەتر کە ئێمە لە 97 بەدواوە سەرژمێری نەکراوە لانی کەم بەپێی 10 ساڵ جارێ بۆ دەبووە لە 2007 و 2017 ئیشی لەسەر بکرایە بەتایبەتر ئەو کاتە کە من پێم وایە دەسەڵاتی ئەم شارە کورد ڕۆڵی بەرچاوی هەبووتیایە لایەنە عەرەب و تورکمانەکان بەتایبەتتر لایەنی عەرەبی نەی ئەهێشت ئەو سەرژمێریە بکرێت چۆن ئەنجومەنی پارێزگای کەرکووکی پەکخست بۆ ماوەی چەند ساڵێک هەتاکو دوای 16 ئۆکتۆبەر گۆڕانکاری دروست بوو ئەنجار ڕێیدا ئەنجومەنی پارێزگا بکرێ بە دڵنیاییشەوە سەرژمێری شەنگاوێکە لەوانەی کە لە ڕابردووە ڕەنگە بەپێی خواستی ئەوان نەبوو بێت بۆیە ئێستا لەم تەوقیتەیە داناوە کە سەرژمێری بکرێت بەنسبەت ئەو پرسیارەی بەڕێزت کە دەڵی نەتەوەی تیان نییە ئێمە لە سەرژمێریە ئەوەندە پێویستت بەوە نییە بزانی ئەم شارە نەتەوەی کورد نەتەوەی عەرەب مەزهەبی شیعی مەزهەبی سونی کریستیان مەسیحی چییە لە سەرژمێریە هەدەفی سەرەکی ئەوەیە کە تۆ دانیشتووی کوێیت ئێستا ئێمە لە کەرکووکە چی لێ دانیشتووە واقع حاڵە واقع حاڵی کەرکووک چۆنە لە دۆخی ئێستایە ژمارەی دانیشتوانی کەرکووک چەنە و چێیە ئیتر بەنسبەت ئەوەی کە گوایە لەبەرەوەی نەتەوەیتیانە هەدەفێکی سیاسی نیە بە بیانووی بوژانەوەەوە ئەکرێت من پێم وایە پێشەوانەوە گەورەترین پلانی سیاسی لە سەرژمێریە یەکلا ئەبێتەوە لەبەر ئەوەی تۆ ئێمە باس لە سەرژمێریەکەکەین لە 56 کراوە 60 ساڵ پێش ئێستا کراوە ئێستا ئێمە دین لە هەڵبژارن و لە کۆمەڵێشتی ترا پەنای بۆ ئەبین ئەی ئایا لە دۆخێکی وەکو ئێستایە کە بە ئاگاداری ئەتوانین بڕین نەتەوە یەکگرتوەکان و وڵاتی ئەمریکا و سەرۆک کۆمار لە کوردە و جێگری پەرلەمان و وەزیری داد و خۆت ڕازی بوویتە لەسەر ئەوەی کە سەرژمێریەک بکرێت وەڵا بە دڵنیاییەوە ئەم سەرژمێریە بەدی لەبێت بۆ سەرژمێری 57 و واقع حاڵیشە ئەو کەسەی لە کەرکووکدا ئەنیشێ بە بڕوای من بەپێی هەموو پرەنسیپەکانی سەرژمێریش جێگیر ئەبێت لە کەرکووک ئیتر ڕاستە فەقەرێکی تایە فۆرمی خۆراک ژماری فۆرمی خۆراکی تایە یان نفوسی چۆیە بەڵام لە سەرژمێریە ئەوە ناکرێت ئێمە لە سەرژمێرەکانی ڕابردووشە ئەگەر ئێمە تێبینیمان کرد بێت لە دوای دروستبوونی حکوومەتی عێراق کە لە بڕێی بەپێی نیمچە سەرژمێریە کە ویلایەتی موسڵ لکێنرا بە عێراقەوە دوایەوە بەرز ڕەسوول یعنی بێ سەرژمێریە ئێدی تشتێک نامینە ناوێ مادەیە 140 هەمید بەرژەوەندیە تایبەتیژی عێراقیدا دەبێتە چۆرە سەرکردن ئەگەر ڕووسڵێت بەڕاستی ئەگەر ئێمە سەیری سەرژمێری بکەین لە هەموو جیهانە کە دای ئەنەی بۆ مەوزوعی پلان و بۆ هەموو ئەو ڕێچکە سیاسی و یاسای و ئیداریانەش سەرژمێری ئەتوانین بڵین هەمووی باتڵ ئەکاتەوە هەمووی بەتاڵ ئەکاتەوە ئەگەر سەرژمێری بکرێت شتێک نامێنێ بە ناوی مادەی 140 ئەگەر سەرژمێری بکرێت شتێک نامێنێ بە ناوی نفوس بە ناوی ئەوەی کە تۆ هینیچوی یعنی ئێمە کە سەرژمێری ئەکرێت
ئێمە پاش ئەو هەموو حاڵەتە تازە بە تازە بڕین ئاواری کوردمان ناگەڕێتەوە کەرکووک بەڕاستی کە ناگەڕێتەوە مانای وایە خۆی ناگەڕێتەوە ئێمە چ بربەستێک هەیە ئێستا کوردی شارەکانی تر بێنەوە لەم شارە دابنیشێ چ بربەستێک هەیە ئەو ئەوانەی کە ئێمە ناومان ناو ئاوارە کە بەڕای منەوە هیچی ئاوارە نییە لە سلێمانی هەولێر دانیشتووە و ئەگەر فۆرمی خۆراکی کەرکووک بێت بێ خۆی بە کەرکووکی بدات لە قەڵەم و بەڵام لە سلێمانی هەولێر دابنیشێ بەڕاستی ئەمانە لە دوای 2021 یانزە هەمووی بەتاڵ ئەبێتەوە بە دڵنیاییشەوە ئەم سەرژمێریە ئەگەر بکرێت هەرچەند ینی ئەوانەی ئەو هەوڵانی کە بۆ نەکردن هەیە زۆر لاوازە لە ئاستی حکوومەتی هەرێم و بەتایبەت دوو حیزبی دەسەڵات هەنگاوەکانیان زۆر لاوازە بۆ ڕێگریکردن کە من پێم وابوو دەبوو گەورەترین حملەی گەورەترین هەنگاویان بنایە بۆ ئەوەی ئەم سەرژمێریە لەم تەوقیتیان جگە لە حملە بۆ وەستاندنی سەرژمێری چ پێویستە بکرێت لە ڕووی یاساییەوە ئەگەر مەسەلەن پێویست بووە بکردایە مەسەلەن لایەنە سیاسی بەڕاستی ئەوەی پێویستە بکرێت ئێستا ڕۆڵی حکوومەتی هەرێم و ئەو بەرپرسە کوردانی کە لە بەغان لە سەرۆکی کۆمار و جێگری سەرۆکی پەرلەمان بە پێی بڕیارێک ڕای بگرێت هەتاکو مادەی 140 جێبەجێ نەکرێت هەتاکو دۆخی ئەم ناوچانە ئاسایی نەکرێتەوە سەرژمێری نەکرێت چونکە ئەم سەرژمێریە بکرێت خاڵی یەکەم ئێمە مادەی 140 بەتاڵە بێتەوە خاڵی دووەم ناوچەکانی چەمچەماڵ و کفری و کەلار و دووس ئەمانەت هەمووی لەدەست ئەچێت لەبەرەوەی بۆ نمونە چەمچەماڵ و کەلار و کفری ئەمانە بە ڕەسمی لەسەر سلێمانی یاژمارەکرێت خانەقینت لەسەر دیالا کرێت دووس خورماتون لەسەر بڵێ تکریتە کرێت ئەمانە کۆمەڵێک بڵێ ڕێکارە پاش تقریبان تۆ لە 2003 ئەم حکومەتە ڕژێمی پێشوو نەما تۆ نەتگەڕانەوە تازە لە دوای ئەم دۆخە بە ئاسانی ئەگەر ئاسایی نەکرێتەوە سەرژمێری بکرێت ئەمانە جێگیر ئەبێت لەو پارێزگانەیە دوای ئەوە ئەگەر هەر حاڵەتێکیش بکرێت مادام تۆ لە سەرژمێری بڵێ 2024 کردوتە ئەمە سەر بە چ پارێزگاگرێت بە ئاسانی تۆ ناتوانانی بیگۆڕیتەوە ئێمە ئێستا قسە لەسەر 6 ساڵ پێش ئێستاکەین ئاسان نییە چ ئەوەی تۆ لە 2024 دووس خورمات و بخەیتە سەر تکریت ئەتوانی لە هەنگاوەکانی مادەی 140 بیگەڕێنیتەوە کەلار و چەمچەماڵت بخەیتە سەر سلێمانی بڵێ وەڵام بەهۆی مادەی 140 ئەیگەڕێنمەوە ئەی تۆ چۆن ڕێ ئەدەی لە سەرژمێریە بکرێتە سەر پارێزگاکی تر و دوای دی مناقەشەی لەسەر بکەی بڵێ وەڵا ئەمە دروست نییە نا ئەمە دەبێت بەپێی مادەی 140 بگەڕێتەوە بە پێچەوانەوە ڕاستە یەکێک لە هەنگاوەکانی مادەی 140 ڕاپرسیە بەڵام ئەو ڕاپرسی و سەرژمێری و ڕاپرسیە بەڵام ئەوە جیاوازە لەمە بەڵام لە ڕووی حکم و هێزەوە ئەم سەرژمێریە لەو سەرژمێری و ڕاپرسی مادەی 140 گرنگترە جێگیرترە بۆیە بە هەموو پێوەرێک ئەم سەرژمێریە مادەی 140 ئەوانە بڵاوەکاتەوە بۆیە یعنی من بەڕاستی لە ئەنجامی ئەم سەرژمێریە زۆر ڕەشبینم و زۆر بەخراپی لەسەر دۆخی کەرکووک و ئەم ناوچانە ئەکەوێتەوە و ئەوەش هەیە ینی بەتایبەت لایەنی دەسەڵات تا ڕادێک درکیان بەم مەترسیانە کردووە چونکە بەشێکی زۆر لەو ناوچانەی کە ئێستا بڵێ شمولی ئەم سەرژمێریەکە بەتایبەت ڕێگریان لێکرد کە نەکرێ واتە حەزەرێک هەیە ئەوەی ئەم سەرژمێریە تا چۆ بکرێت ئەوەنگە جێگیر بێت لەسەر دەسەڵاتەکانی حکوومەتی ناوەند ئەگەر ئێمە تێبینی بکەین بەرزایەکانی بانی مەقان و کۆمەڵک گوندەکانی ئەو دەوروبەرە بەپێی سەرژمێری کەرکووک دەبێ بکرێ بەڵام سێرەکە ئێستا ڕێگری لێکراوە نەکراوە بۆ نەکراوە مانای وایە ترسێک هەیە ئەم سەرژمێریە تا چۆ بێت دەسەڵاتی حکوومەتی مەرکەز تا ئەوێ بێت ئەی بۆ ڕێگری لێوێکرێت بۆ ڕێگری لە کەرکووک ناکرێت ئەمە پرسیارەکە بەڕاستی دەبێت ئاڕاستی دوو حیزبی دەسەڵات و حکوومەتی هەرێمی کوردستان بکرێت کە ئەم ترسەتان لێ هەیە لە هەندێک ناوچە نایلن بکرێت بە بیانووی دەسەڵاتەکانی حکوومەتی عێراقەوە ئەی چۆن بە ئاسانی ئێرە لە عێراقا بکرێت لە کەرکووک و ناوچە جێناوەکان بکرێت کە لە داهاتوودا مادام ترست هەیە بگەڕێتەوە سەر حکوومەتی عێراق بە شێوەیەکی ڕسمی بەڕێز ڕەسوول ڕەئوف ئەندامە جواتە سەرکردەتی حیزب سوسیالیستە دموکراتە کوردستانی پایکە ڕاستە خوش کەرکووکت گەلمە دەبوون گەلک سپاس بووە